بەڵە بەداخەوە ژنگەی عێراق و هەرێمی کوردستان زۆر لەبارە بۆ شاردنەوە و خۆشاردنەوەی تاوانباران و هەروەها بکوژانی میدیاکار و ڕۆژنامەنووس بەداخەوە کە ئەوەی کە دەیبینین دەسەڵاتی یاساش زۆر لاوازە بەرامبەر بە بڕینی دەستی و کەسانەی کە هەمیشەم تاوانبارانە یاخود ئەم بکوژانە خۆیان تێدا حەشار دەدەن. چەندی کەیسمان هەیە لە هەرێمی کوردستان بەتایبەتی کەیسی زەقمان هەیەکو سۆرای مامەحەمە سەردەش عوسمان و هەروەها ویدا حوسێن کە ئەمانە ئێستا ئەم ساڵ 6 ساڵ تێپەر دەبێت بەسەر شەیدکردنی ئەو کەڵە با بڵێن پامنێرەی کە بەهۆی دەنگی ئازادی و حەقەوە کوژرا و شەهید کرا و تاوکو ئێساش بەشێک لە با بڵێن بکوژانی ئەو میدیاکارانە نەناسراون یان ناسراون هەمویان لە هەرێمی کوردستانە خۆیان شاردوێتەوە. بۆیە بەداخەوە پێویستە لە عێراق و هەرێمی کوردستان خەباتی مەدەنی وەروە کۆمەڵگەی مەدەنی زیاتر هەوڵ بدات و تێبکۆشێ بۆ ئەوەی بە کەلتورکردنی هەموو کەسانەی کە داواکراون لەلایەن یاسا و دادپەروەری بەسەریاندا بچەسپێنرێت و دەرباز نەبن لە یاسا. بۆیە پێویستە هەوڵی زیاتر بدرێت تاوکو ئەو تاوانبارانەی کە لە دەرەوە بە ئازادی لەناو کۆمەڵگادا دەسوڕێنەوە تاوکو ئێستا با بڵێن سزانە دراون بگەڕێنەوە ژێر دەسەڵاتی یاسا و سزا بدرێت. سزانەدانی تاوانبار ئەمە بەشێکە لەو هەڕەشە جدیی کە لەسەر ڕۆژنامەنووس و میدیاکار و میدیا کە دەسەڵاتی چوارەمە دروست دەکات بەوەی کە میدیاکار سڵ دەکاتەوە لە وتنی ڕاستیەکان و دەرنەخستنی باوڵین گەندەڵیەکان بە هەڵدانەوەی هەر بەردێک کە گەندەڵی تێدایە و کێشە و گرفتی بە دوای خۆی دەدێنێت و ڕۆژنامەنووس هەمیشە ڕۆژێکی تەواوکە لە دەرەوەیە هەمیشە دایکی چاوەڕوانی ئەوەی دەکات کە مەرگی کوڕەکەی نەگەڕێتەوە و شەو تا بەیانی کە چاوی لێک ناوێت چونکە لەبەرەوە دەستی بۆ گەندەڵێک بردووە دەستی بۆ بابەتێک بردووە. بۆیە سزانەدان و ئازاد سوڕانەوەی با بڵێن بکوژان بەشێکە لەوەی کە با بڵێن حڕیەت یاخود ئازادی زیاتر بە دەسەڵات و هەروەها بە کوژانی تر دەدات بەوەی کە سڵ نەکەنەوە لە کوشتنی میدیاکار و ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان بەوەی کە دەزانێت دەسەڵاتنی یاسا ناتوانێت سزای ئەم کەسانە بات و هەمیشە بە ئازادی دەسوڕێنەوە و خۆشان دەگەن بە مەرامی خۆیان. ئێمە کۆ ڕۆژنامەنووسان داوای پاراستنی گیانی خۆمان دەکەین. ڕۆژانە لەسەر شقامەکان جگە لە دەسەڵات و لە هێزە مەدەنیەکان هاوڵاتیش هەڕەشەن بۆ سەر گیانی ڕۆژنامەنووس بەوەی کە ناتوانێت ڕۆژانە وەکو پێویست ڕووماڵی کار و چالاکی خۆی ژیانی ڕۆژانەی خۆی بەڕێ بکات و دایما هەمیشە لە خۆپشاندان و لە داواکردنی و گواستنەوەی ڕای هاوڵاتیان هەمیشە ئەو کەسەی کە یەکەم کەس ڕوبەڕووی لێدان و تیرۆکردن و ئازاردان دەبێتەوە ڕۆژنامەنووسە. بۆیە من داوا لە لایانی دەسەڵات و هەروەها لایانی ئیدارەی سلێمانی پارێزگای سلێمانی کە خۆمانسە لێرەین داوای پاراستنی ژیانی ڕۆژنامەنووس دەکەین. داوای ئەوەی دەکەین کە پێویستە ڕۆژنامەنووس مافێکی وەکو پەرلەمانتەر حەسانی هەبێت هەموو کەس نەتوانێت پەرلەمانیدا دەستگیر بکرێت کە بەپێی یاسا ڕێگە پێدراوە ڕۆژنامەنووس کاری ڕۆژنامەوانی خۆی بکات. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا کار بە یاساکانی ڕۆژنامەوانی ناکرێت و هەر کەسێکیش کە دەست بۆ مایک دەبات و بابەتێکی گەندەڵی یاخود بابەتێک باز دەکات هەمیشە بە یاسایەکی تر ڕۆژنامەنووس سزا دەدرێت کە پێویست دەکات ڕۆژنامەنووس بە یاسای خۆی زیندانی نەکرێت و هەمیشە ئازاد بێت لە دەربڕینی ڕاو بۆچوونی خۆی لە چوارچەوەی پرەنسیپەکانی کۆمەلگادا. من پێم وایە نەدۆزینەوەی بکوژی ڕۆژنامەنووسان ئەمە مۆبەڕیرێکی زۆر لاوازە چونکە هیچ کەسێک نییە یعنی هیچ کەسێک نییە لەم وڵاتەیە و بە تایبەتی مەسەلەی ڕۆژنامەنووس کە نەزانی چێ تیرۆری کردووە چێ ئازاری داوە یعنی شتەکە ڕوون و ڕەوانە. بە دوای ئەو کەیسانەیە دەبێ بچن لایەنی پەیوەندیدار و حکوومەت و دادگاکان بە دەرەجەی یەکەم. بەڵام ئەمە وەکو پێم وتی ئەمە چۆنەڵی ئەها دیزە بە دەرخۆنەیکردنی بابەتێکی دیکەیە یعنی مەسلەی نەدۆزینەوەی بکوژی ڕۆژنامەنووس ئەمە مۆبەڕیرێکی زۆر لاوازە بەڕاستی. دەتوانن زۆر بە ئاسانی بزان چێیە بۆچی کوژراوە هۆکارەکەی چییە بەڵام ئەمە ناکەن چونکە کە ئەمەیان کرد ئیتر ئێمە باز لە مشکلەی ڕۆژنامەنووس ناکەین. بەڵێ گومانی تێدا نییە بکوژی ڕۆژنامەنووس گرتنی ڕۆژنامەنووس ئەمانە هەمووی هۆکارێکن بۆ ئەوەی کە بەڕاستی پێت بڵێم دەنگی میدیای ئازاد دەنگی ئازاد ڕۆژنامەنووس لە وڵاتەیە تەواو بکرێ. ئەسان من هەندێک برادری ڕۆژنامەنووسم هەیە کە دۆخەکە بەو جۆرە ئەبینن هەر یەکێک لە ئێمە ڕەنگە خاوەنی
مناڵ و ژن و باوکو دایک و هەریەکێک لەوانە بێ کابرا یەت ئیشەیکە ئەکا چکاڵێ مەترسی لەسەر ژیانم هەیە ینی خۆی لە خۆی ئەمەوای کردووە کە هەمیشە ینی ڕەنگە خۆشم جەنابیشت بە گومان و بەترسەوە تەنانە دەگەر بتەوێت پیاسەیەکی ناوبازار و شوێنێکی گشتی بکەیت من سەری ڕێز و نەوازشدا نەوێنم بۆ کاک شەهید وەدات و هەروەها پەیامی ئەوم هەیە با خوێنی ئەم ڕۆژنامە نووسە ئازاد و ئازایە ببێتە هەوێنی با بڵین دەنگی ئازاد و کاری ڕۆژنامە نووس هێندەی کە کب نەکرێت تیرۆری ڕۆژنامە نووس ئیتر باستۆپ و بوەستێنرێت و دەمەوێت خوێنی سەرجەم ئەو ڕۆژنامە نووسانەی دیکە و ئەو ڕۆژنامە نووسانەی کە دەژی کراون تا ئێساش یعنی تاکە من زۆر جاری کە ئەم قسەیەم کردوێتەوە بۆ سندیکای ڕۆژنامە نووسان بۆ هەموو ئەو سنتەر و گروپ و ئەو شوێنانەی کە بەحساب داکۆکی لە مافی ڕۆژنامە نووسانەکەن پێم وانییە مەسلەی ئیدانەکردن و نازام هەندێ بابەتی لەم جۆرەی تر کافی بێ خۆ من ڕەنگە دایکیشم لە ماڵەوە باوکیشم لە ماڵەوە کە کوڕێکی گەنجە بینێت تیرۆر ئەکرێت لەسەرەوەی کە ڕۆژنامە نووسە کە ئەژیرێت لەسەرەوەی ڕۆژنامە نووسە خۆیش ئیدانەیەکە ئیدانەکردن کافی نییە دەبێت ئەم سندیکا بەڕێزانە ئەم سنتەرە بەڕێزانە ئەم گروپە بەڕێزانە ئەمانە قونسوڵی هەموو دنیا تێبگەێنەوەی کە دۆخی ڕۆژنامە نووس لە وڵاتەکەی مناچۆنە دەبێت ئەمانە هەمووی پەیامیان هەبێ بابەتەکە لەم لۆکاڵیە نەهێڵنەوە یعنی دەبێت هەموو قونسڵ و سەفارەت و هەموو ئەو شوێنایی کە لە وڵاتەیە هەیە تی بگەێنی کە دۆخی ڕۆژنامە نووس لە وڵاتەکەی ئەمە چۆن ئەلبەت ئەوەی کە تێبینیە کرێ بەداخەوە دەتوان بڵێم ڕۆژ بۆ ڕۆژ دۆخی ئازادی ڕادەربڕین و بە تایبەتی مەسلەی ئەو ڕۆژنامە نووسانەی کە دەست بۆ هەندێ بابە دەبن و تا ڕادەیەک ئەو ڕۆژنامە نووسانەی کە با بڵین لەگەڵ دەسەڵاتانین باوای ناوبنین هەم ڕێگریان دەیەکرێ بۆ بەدواداچوونی هەندێک کەیس و هەندێ بابەت و هەمیش ئەوەی کە ئەیانەوێت ینی بەرجەسە نابێت یعنی بەسیترین شت ڕەنگە جەنابتان یان کەسێکی دیکە بێوێ بچێتە بازار لێدوانێک وەربگرێ ڕەنگە مەکارەکەی بۆ قورس بکەن ینی هەر هیچ شتێک نییە تۆ چی لە بازار لێدوانێک وەرەگری ئەمە لە کاتێکدا ینی دەمەوێت بازەوە بکەم یعنی لە ماوەی ڕابردووە بۆ نمونە کە ڕۆژنامە نووس زەگیرا تا ڕادەیەک حسابێکی تایبەتی بۆ ئەکرا من لێت ناشارمەوە لە چەند ڕۆژی ڕابردوو من خۆم دەجیگرام یعنی لەگەڵ خەڵکێکی ئاسایی فەرقم نەبوو من ناڵێم منیش خەڵکێکی ئاساییم قسە لەسەرەوە نییە خوانەخواسە بڵم قسەکە لەسەر ئیشەکەیە لەسەر مێنەکەیە باشە و لەگەڵ ینی بە هیچ نۆرمەڵ و ئەتیادی لە شوێنێکە لە زیندانێکە لە کوونێکە فڕێدێن بەبێ ئەوی لێت پرسنەوە بەبێ ئەوی بڵێن تۆ چکارەی بەعکسەوە هەندێ جار یعنی من بەڕاستی دەتوانم ئەم قسەیە بکەم وای لێ هاتووە ئەگەر ڕۆژنامە نووس نەبێ بگرە حەقیان نییە بەسەرتەوە یعنی ئەگەر خەڵکێکی نۆرمەڵ بیت ڕەنگە زۆر ئەوە نەکەن بەڵام ئەگەر ڕۆژنامە نووس بی فۆکسەکە زیاتر لەسەر تۆیە و بەڕاستی پێت بڵێم دەتوان بڵێم لە هەرێمی کوردستانە هیچ ڕۆژنامە نووسێ ژیانی پارێزراو نییە چکەمە تەواو بەدی ئەکرێت ڕەنگە جەنابەت یاخود من یان هەر بە ڕێزێکی دیکە دقە بە دقە متابعە بکرێت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەلایەن ئەو کەسانی کە مەبەستیانە و بێ هۆکاری ژانی بەڕێسان ڕۆژنامە نووسێتن و دەچنە بازار ئیش و کاری خۆتانەکەن ڤیدیۆگەکەن ئیشێکی دۆکۆمنتەریەکەن هەر شتێکن ئیتر یانی ئەم چاو ڕقابەیە چییە بەسەر ڕۆژنامە نووسە بۆیە من ڕەشبینی نییە بەڵام دەتوانم بڵێم ژیانی هیچ کەسێک پارێزراو نییە لە وڵاتەیە و ئەگەر دۆخەکە بەم جۆرە بڕوات یعنی دەتوان بڵێم مەسەلەی گرتن و تیرۆری ڕۆژنامە نووس و بکوژ و ئەمانە چەندین جاریکە دووبارە ئەبێتەوە و دڵخۆش نیم بەوەی کە هەیە تەنانەت بەرامبەر بە یاسا و بە دادگاش تا ئێستا نەمان بینی هیچ کەسێک لەسەر کوشتنی ڕۆژنامە نووس بدرێتە دادگا ئەسڵەن کەیسەکەی بگرە دیزە بە دەرخۆ نەئەکرێ چاوپۆشی لێ ئەکرێ و بابەتێکە بەلا ڕێدا دەبرێت